فیلمی مارتی سوپریم فیلمێکی درامی و وەرزشیە. باز لە چیرۆکی گەنجێک دەکات بە ناوی مارتی کە تیمۆسی شاڵامی ڕۆڵەکەی دەجێڕێتن. گەنجێکی فێربازێکی لێزان لە ساڵی 1952 لە دوکانی فرۆشتنی پێڵاو کار دەکاتن. ئەو خەونێکی گەورەی هەیە کە بەی شێوەیەک ناتوانێت دەستبەرداری بێت. خەونەکەی ئەوەیە ببێتە یاریزانی ژمارەیەک لە یاریەکانی تێنیسی سەرمێز. بەڵام کاتێک دەیەوێت دەست دەکات بۆی خەونەکەی بەدی بێنێت، سێر دەکات هەموو ئەوانی چواردەوری خۆشەویستەکانی هیچ کەس یارمەتی نادات، هیچ کەس نییە پاڵپشتی بکاتن. نەدایکی نەخاوەن کارەکەی کە مامی خۆیەتی، نە هاوڕێکانیشی کەس نییە پاڵپشتی مارتی بکاتن. بەڵام هەموو ئەو کۆسپانەوە لە مارتی ناکەن کە لە خەونەکەی سار بێتەوە و دەستبەرداری خەونە گەورەکەی خۆی ببێت. باوڵ دەدات بەسەر هەموو ئەو کۆسپ و ناخۆشیانە زاڵ بێت بۆ ئەوەی بار جۆرێک بێت بگاتە تۆکیۆ بەشداری پاڵەوانێتی جیانی تۆپی سەرمێز بکاتن. بەڵام پرسیارە سەرچێکەوەی ئایا مارتی دەتوانێت بەسەر هەموو کۆسپانە زاڵ بێت و بگات بە خەونەکەی، چکە مارتینە پارەی هەیە پلیتی فڕۆکەی پێ بکرێت و گەشت بکات بۆ تۆکیۆ، وانە کەسی شەیە یارمەتی مارتی بداتن. بۆیە مارتی بۆ خۆی دەبێت بە تاقی تەنیا ڕوبەڕووی هەموو ئەو ناخۆشی ئەو کۆسپانە ببێتەوە کە دێتە ڕێگای بۆ ئەوی بە هەر جۆرێک بێت بگاتە تۆکیۆ و ڕوبەڕووی ئیندۆی ژاپۆنی و باشترین یاریزانی جیان ببێتەوە. جاواقی ڕووداوەکانی ترتان لێ سپۆیل ناکەم، چونکە فیلمەکە بام پێوەرەشایانی بینینە، فیلمێکی زۆ باشمانەیە، بۆیە ڕێگە بە خۆم نادەموانەی فیلمەکەیان نەتبینیوە با لێیان سپۆیل نەبێتن، چکە یەکێکە لەو فیلمانێکە پاڵیوراوی ئۆسکارە، یەکێکە لەو فیلمانێکە ئاسان دەتوانێت ئۆسکار بباتەوە، چونکە فیلمێکی ناوازێت چیرۆکێکی زۆ باشمانەیە وە کارکتەرێکمانێک کە نوانێکی عجیب دەکاتن. تیمۆسی شاڵامێ بەجددی زۆر بە جوانی ڕۆلی مارتی دەجێڕێتن تاوا چۆتە ناو قالبی ئەو کارکتەرەوە، ڕیاکتی بۆ ڕووداوەکان، فێسی بۆ ڕووداوەکان زۆر ناوازەیە، بۆیە ئەو ڕۆڵ بینینانە ئاسان ئۆسکاریان پێ دەدرێت. بۆیە ژمارەیەکی قورس دەبێت لە ئۆسکاری ئەمساڵ بۆ باشترین کارکتەری ساڵ کە ڕەنگە باگەری زۆرەوە زۆر کەس لە ڕەخنەگران کە دەبینیم کە تیمۆتی شاڵامی بە پاڵیورای سەرەکی ئۆسکار دەبینیم. بۆ ئەگەر ئۆسکاریشی برد هیچ گلەیمان نییە و هەم فیلمەکە و هەم کارکتەرەکە بەجددی شایەنن. جا فیلمەکە دیالۆجی زۆر باشە لە ئاستێکی زۆر باشدایە، دەتوانێت فیلمەکە بەم شێوەیە فیلمێکی زۆر باشە. ڕخنێکی وامانێتەنە هەندێک لایانی دیمەنی زیادەی ناشیاومانێت کە ئەگەر تێشی دانەبەیە نەدە بۆ هۆی ناشرینکردنی چیرۆکی یان فیلمەکە، بەڵام بوونی دیمەنی زیادەی ناشیا و وای کرد و تۆزێک بۆ شایەک لە فیلمەکە دروست ببێتن. ئەگینا فیلمەکە بە هەموو پێوەرێک فیلمێکی زۆر باشەوە. ئەو فیلمە ڕخنەیەکی تونندە لەو سپۆنسەرانەی کە یاریزانێک تازە پێدەگاتن، چۆن ئەو سپۆنسەرانە دێن بەکاریان دێنن بۆ بەرژەوەندی خۆیان، چۆن ئازاریان دەدەن، جا نەک بە تەنیا بۆ یاریەکان بەڵکو لە هەموو بوارێکی ژیان ئەوانەی کە خەونی گەوریانەیە ئاسان ئازار دەدرێن، سوکایەتیان پێدەکرێت، ئاسانە سەرتادا بڕوایان پێ ناکرێتن. بەڵام ئەو فیلمات و پێیگوتین ئەگەر خەونی گەورەت هەیە بڕۆ بەدەستی بێنە، هیچ کەس بە تۆ ناتوانێت بە تۆ بڵێت سەر دەکەوێت یاخودنا، ئەوە خۆتی کە بڕیار دەدەیت سەر بکەوی یاخود شکست بێنی، کەس ناتوانێت تۆ ڕابگرێتن، ئەوەی وا دەکات تۆ ڕابگرێت خۆت ڕێگای پێدەدەیت. بۆیە ڕێگا بە هیچ کەسێک مەدا وات لێ بکاتن واز لە خەونەکەت واز لە ڕێگاکەت بێنیت. جا ئەو فیلمە ڕێک گزارشدا لەو گەنجێک کە خۆپەرستە گوێ ناگرێت، هیچ شتێک ڕای ناگرێتن، نەدایکی نەمامی هیچ کۆسپێکی ناخۆش کە دێتە ڕێگای، نەخۆشەویستە زگ پڕەکەشی ناتوانن ڕێگا لە مارتی بگرن واز لە خەونەکەی بێنێت. گەنجێکی لاسار بەڵام خەونێکی هەیە، خەونێک کە بەلای مارتیەوە زۆر گرینگە، کردوێتی بە ئامانجی ژمارەیەکی ژیانی خۆی باش شێوەیەک بێت، سەرتا بگاتە لەندەن، دواتر بگاتە تۆکیۆ بۆ ئەوی خۆی بسەلمێنێت، بۆی خەونەکەی بەدی بێنێت، بگات بە ژمارەیەکی گەورەی یاریەکانی باشترین یاریزانەکانی تێنیسی سەرمێز، یەکێک بێ ئەگە باشترین نەبێ یەکێک بێت لە باشترینەکان، ئەو هەموو شتێک دەقەتە قوربانی بۆ خەونەکەی بۆ ئامانجەکەی خۆی. وەلە لاشی تریشۆ هەموو ئەوانەی کە نیشانمان دەدادام و ئەو هەنگاوانەی کە کارکتەرەکە پێدا تێپەر دەبێت پێمان دەڵێتن کە مارتی ماوسەر چۆن گەیشت بەلووتکە. جا فیلمێکی وەرزشیە، عادەتەن فیلمە وەرزشیەکان پاڵەوانەکەمان دەدۆڕێت دەبات و دووبارە دەبێتەوە، پێمان دەڵێت چۆن شکستێنە، چۆن کەوت، چۆن هەڵسایەوە. بەڵام فیلمە زیاتر تیشک دەخاتە سەر هەوڵەکانی مارتی کە چۆن ڕوبەڕووی ئازارەکان و هەژاری و نادادیەکان دەبێتەوە بۆ گەیشتن
بە مێزی یاریەکان و بێگومان فیلمەکە شایانی خوێندنەوەی زیاترە بەڵام بۆی ڤیددیوکە درێژتر نەبێت لە کورتی دەیبڕێنمەوە فیلمێکی ناوە زەمانی چیرۆکەی زۆ باشیەکە بە هەموو پێوەرێک شایانی بینینە یەکێکە لەو فیلمانەی کە پاڵێوراوی بردننی باشترین فیلمی ساڵە بۆیە ئەگەنێت بینیوە خێراکە بینەری بە و کارکتەرێکمانەیە تیمۆسی شالامی بۆ تۆ تەمەنە کەمەوە ڕۆڵێکی عجیب ناوازە دەجێڕێتن کە ئەویش بە هەمان شێوەی فیلمەکە پاڵێوراوی سەرەکی بردننی باشترین ئەکتەری ساڵەکە هەم فیلمەکەم ئەکتەرەکە گەر خەڵاتی ئۆسکاریان برد بەلاتۆ سیر نەبێ بۆ یاگەنەت بینیوە بڕۆ بینەری فیلمە ناوازەکەی مارتی سوپریم بە و ئەگەر بینیشتا سەرنج لە کۆمنت بۆم نووسە بۆی تێوانینمان ئالوگۆڕ بکەین دەربارەی فیلمەکە و دەربارەی ئەو قسانێک کە کردم ئەگە هەڵەیەکی تدات تۆ بۆم ڕاستکەوە ئاکە شتێکم نەبیر کردو تۆ لە کۆمنت بۆمی بنووسە لە کۆتایشدا بە قسەیەکی یاخود بە پەیامی سەرەکی فیلمەکە کە بەبینە دەڵێ بڕۆ خەونی گەورە ببینە با خەونی گەورە ببینین تا فیلمێکی تر تا خوێنەوەی تر دێمەلاتان ئاسوودە و خۆشبەخت بن خواتان لەگەڵ